حركيش قوي لنا مسلمان دروس أكر دعاء أكر بدنجي برس أجريان هواريان أكر في غمري خاص الله عليه وسلم نهي لكر فرموي ألا إن كلكم مناج ربه هري شكله ومناجات بخوي خوي أكا فلا يؤذين بعضكم بعضا باكس آزاري أوي ترندا شعوري براكي ببارزه راس التوجهي الروحي إيماني بدرزو بلام أقل لا براكد به ولا يرفع بعضكم على بعض في القراءة بلا قرآن خيندنا لدعاء خيندنا لنيجا دنگ برز مكنا وبس براكانتنا هموتان مراعاة يكترك سريو أداب جورك الإسلام دو گنجی جوان هاتن بو خدمت پیغمبر صلی الله عليه وسلم خوشويست طبعا لدواي فتح مكة بشوازك شتي أبخشي خلق سري سر أما كسواها وهذه يقدو المر أداء يقدو المر بخوت دو گنجی جوانی شاتن انت يا رسول الله بشي امش بده سري ام شوازي جواب دانوي پیغمبر صلى الله عليه وسلم نايو بيان داتي والله مسركونش ياناكا أفرمي إن شئتم أعطيتكما أجر ميلتان هبئتان دمي بلام ولا حظ فيها لغني ولا لقوي مكتسب أم صدقة والزكاة وخير وخيراتي كتوزيع كريه كسيك أجر دولة من بين نابي بشكيلة ببا دو أجر كسيك جنج بي بهيز بي بتواني كارو كسابتك نابي فيري زكاة وأنا بلوشتانا ورقريه أفهم كلمة جوانا جنجكاني تيجان دوري خصنا ولو يكتمل ببن بويا يشيك لما زبي خوم أنا يشيل الشروط كاني الزكاة كاتي باسكري الله نبي بيدي بكسي كتملي كالكارو كسابت شو مسلمان جريئة اليد العليا خير من اليد السفلى حكيم كوري حزام شتيكي خوش من بوي جريته وفرمي شو ما خدمت في غمر صلى الله عليه وسلم داوم لك وتم هنشتم بري الله بريك زوري دامي الله هات من ماله وسيرم كروتم والله يخو أما الزورة بلام بشيش مكاب كرو بود دواي لأنكم خو خوش يسر أمداتي الله جاري دوم شو ما خدمتي يا رسول الله بشنبر الله برتري دامي الله جاري سيهم شو ما خدمتي داوم لك كروتم يا رسول الله صلى الله عليه وسلم بشكم برترم بديتي الله برتري دامي وإن جا فرموي يا حكيم أي حكيم كره حزام إن هذا المال خاضرة أما الله اشتكي تروتازي وإنسان حزيلي أكاتو أو أنا حلوة شيرينة فمن أخذه بسخاوة نفس بورك له فيه هاج كالسخيبة بسخاوة ما مالك مالك أخوة بركتي تيخ وهرك سيكيش ومن أخذه بإشراف نفس طلبي مالك بدوايا بروا لم يبارك له فيه قد بركنا كيوتا مالي وترزيل به يان بجورك لجوركان همتي لاواز به شاوي لدسي خلق به أفرمي أم كسوكو كيوايا أي حكيم كالذي يأكل ولا يشبع يتر أو إلي حر أخواته تيرنا بهركو أكاتو هيج استفادة شي لأنك بجي هلا بخلق كتير كورا أي حكيم اليد العليا خير من اليد السفلى دسي برز باشتري دسي نزم بخشن ده باشتري لو يكور أجري أفرمتم يا رسول الله صلى الله عليه وسلم والله لدوايتو دواي يكشف ليش كسجناكم والله دواء لتوكم لدواي بيغمر صلى الله عليه وسلم لزمن إمامي أبو بكر هيج تيجي لك سوورنا قلت يشك لوها والله نيك زور عزتي نفس زمان شون بروديك بيغمر جان صلى الله عليه وآله وسلم إما زور كانت هند زار بس صعبته ولو الشعوري براكما برندار كين اما دوش تيلا ملتي كردا زور مشكله ام دوش تان زور اقل ياك كسيوامان هي غيبتك قصي ناشرينك قصي زبرك انا باخو ابرام صريح كرتو صريحني بادبي دول الرجنابت النبي انساني مسلمان وابي ام صفه لكردا زور بيس ابي زور باش وشيارنا ما مايل لكن كره لا وكان ام صفه لخو ما نبي لا برين بنابي اوي من صريحا برام بركم عبادك ونقسم لسريك اسلوبك اسلامي نيه اسلوبي اسلامي اسلوبك زور رسنا في غمريان صلى الله عليه وسلم دائما عائشه فرمي اگر كسي ان شاء الله يكي بكر دايوان قد راسته فوق سي لغلانا اكل ما بالو اقوامنا بشوازك لشوازه كان ام صفه من ابي اقال لي دو لكاتي قمو قال طوياريه زياده ربي لكن لحقي يكترى جنجه كان جاري وهي رفيق كان انواع جوري صعبتي سيرسيري لقلا كان
بەهۆی ئەم تیکتۆک و بەزمەوە فێری ئەنواع سوعبەتی سیر بوون ئەزان چەند دڵی گرد ئەگرێ و چەند عاجزە شعوری چەند بریندارە بێ بۆیە بێ زۆر ئاگامان لێ بێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم هاوڵانی خۆشەویست کە سەفەریان ئەکرد جاروبار شتی یەکێکیان ئەشاردەوە بۆی سوعبەتێکی لەگەڵا بکەن کەلوپەلەکەیان ئەشاردەوە ئیتر ئەویش تۆزێ ئەگەڕا بە دوای کەلوپەلەکەیەوە تا ئەیدۆزیە و هاوڵان پێ ئەکەنین پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی لا يأخذن أحدكم متاع أخيه لاعبا ولا جادا کەس شتی کەس نەشارێتەوە نا بەسوعبەتەوە نە بە جددیش شتی وا نەکەن لەگەڵ یەکترا سوێ کەسەکە ئەترسێ دڵی ئەترسێ کورەم ئیسلامە ئەوەندە عەزیمە نەک دڵی مرۆڤ جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵان لە سەفەرێکە تەیرێکی بچووکیان بینی دوو فەرخەی بچکەلەی هەبوو فەرخەکانیان لێ وەرگرت ئەڵێش بە باڵەکانی ئاوایە کرد پەلامەرێدا فەرخەکانیان لێ وەرگرێتەوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەوەی بینی زۆر لیان عاجز بوو فەرمووی کێ ئەمەی لەگەڵ ئەما کردو بچن فەرخەکانی بدەنەوە بە عاجز نەبێ ئەوە مراعاتی تەیرێک ئەکەین ئێمە چ جای ئەوەی مراعاتی مرۆڤ و ڕەفیق و خۆشەویستەکانمان ئای چەند خۆشەویستن بەهۆی سوعبەتەوە لە خۆشەویستی یەکتر کەوت چەند دۆستی زۆر نزیک هەن بەهۆی سوعبەتەوە لە یەکتر کەوتن دوور کەوتنەوە حەبیبی زۆر حەبیبی یەکتر ڕەفیقی تەواو هەندێک کەلیماتی ناشرین لە بینیانە گوزەرا ماڵ ئەوەیان لە یەکتر و سەتاقەتەکەیان نەما ئینسانی موسڵمانە بێ شعوری زۆر بەرز بێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە یەکێ لە غەزوەکانە هاوڵان یەکێکیان بینی کە دوو وڵاخی پێ بوو یەکیان خۆی لەسەر یەکیان کەسی لەسەر نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتارێکیدا لە وتارەکە فەرمووی کورە هەر کەس پشتێکی زیادەی پێیە وڵاخێ زیاتر با نەفەرێ لەگەڵ خۆیان سەرخە ئەگەر کەسێ زاد و خواردنە زیادەی پێ با کەسێ لەگەڵ خۆیان دابنیشێنێ شەراکەتی لەگەڵا بکە ئەمەندەم ئیسلامە عەظیمە بیرکەنەوە کاتێک کە عەبد و جاریە هەبوون یەکێک لە ئەحکامە ئیسلامیەکان چییە ئەفەرمێ ئەگەر عەبدەکەت غوڵامەکەت جاریەکە خواردنێکی بۆ هێنای پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەگەڵ خۆتا داینیشێنە با نان بخوا ئەگەر لەگەڵیشتا دانەنیشت پارویە دوو پاروی بۆ بکە بیخەرە دەستیەوە بیخۆ ئەسێ ئێمە لە کوردەواری خۆمان ئەم ئادابە جوانەمان هەیە ئەگەر میوانێ بێ سفرە ڕاخرابێ کاکە بۆ بەرەکەت تۆ هەروتی نایەمە سەر سفرە بابڵەیەکی بۆ کرێوە درێ بەدەستیەوە قەبەڵەیەکی بۆ کرێوە درێ بەدەستیەوە بۆی بیخوات و چێژێکی وەرگرت بێت لەو سفرێ با بەرسیشی نەبێت ئەم ئادابە یان وەختی خۆی دراوسێ نانەکرا نان طبعا جا ئێستا سوبحانڵڵا نان بۆنی نەماوە نازانم گەر موشتیان دەستکاری کردوسی جاران بۆنی نان زۆر عەجیب ئەڕۆشت هەر کەس لێوە تی ئەپەڕی بڕێ نانیان ئەدایە یانو با نەفسی نەیەتە سەری هەموو ئادابی ئیسلامی ڕاگرتنی شعورە ڕاگرتنی هەستەکانە لەگەڵ یەکترە لەمە تەجاوزی کردووە ئەم شەریعەتە شیرینە ئەفەرمێ ئەگەر کەسێکتان بینی نەخۆش بوو یان کەمیەکی هەبوو لا تديموا النظر إلى المجذومين پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسانەی تووشی بەڵەکی و گەڕی ئەوانە بوون مثلا نەخۆشیەکیانێ زۆر سەیریان مەکەن نەبادا دڵیان هەست بە کەمیەک بکە چاویان لەسەر زید مەکەنەوە طبیعی مامەڵەیان لەگەڵاکەن ئێمە لە طبیعی مامەڵەکردنمانە زۆر گرنگە لە دووشتا طبیعی مامەڵە ناکەین یەک لەگەڵ هەتیوە طبیعی مامەڵە ناکەین دائما زیاتر بە مقدس مامەڵە ئەکەین هەندێک جای لەگەڵ نەخۆشەوانە زۆر خۆمان ئەپارێزین ئەڵێن با توش نەبینەوە نا ئەم دوو هەڵە هەردووکیانەوێت چارەسەرکەین دایکمان عایشە مناڵی هەتیوی لەلا بوو دەرسی پێوتن ئەگەر هەڵەیەکیان کردە لە خەڵک داری زیاتری لێ ئەدان وتیان کورەوە هەتی و هەتی و چۆن هەتی و داری زیادەی لێ دەی فەرمووی نا خەڵک نازی زۆر هەڵگرتوونە مێ نازەکەیان ڕێککەمەوە ئەبێ تەرتیبی کەم بۆیە ئەبێ وا نەکەین ئەم مناڵە بە حساب ئێمە مراعاتی هەتیوەکەین دائیمە ئەم مناڵە لە فکریا بێ کە هەتیوە ئەها جاران ئەیان و وەڵا نابێ بچیتە ژێر سێبەری ماڵی هەتیوەوانە خۆ ئەوە هەندێ مەسەن ئەثەری لەسەر واریدە بەڵام هەمیشە دڵی ئەو ماڵە بریندار بوو بەوەی کە چۆن مەسە هەموو دقێ لە یادیان بوو حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەژنان ناچوو لە ماڵی هەتیوە نانی ئەخوارد مەبەست لە نان خواردنی هەتی و ئەمان مەبەست ئەوەی بە زوڵمی لێ نەکەی بەڵام تۆ ئاموشۆی ئەەکەی سەردانی ئەەکەی هەمیشە بیری مەخەرەوە سادە مامەڵەکە لەگەڵیا شعوری بپارێزە کورە دین لەمە تەجاوزی کردو خا باشە مردوو جوێنی پێ بە یا جوێنی پێ نەدەیسی خۆ مردوو ئاگەی لێ نییە
پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ لا تسبوا الأموات گوێن نەدەن بە مردووەکان ئەوانە گەشتوتە لای خودای خۆیان ئێوە وەختان نەبێ بەسەریانەوە تەواو بوون ئەزانی ئەم شەریعەتە چۆنە لە فقهی مەذهبی خۆمانە ئیمامی نەووی چی ئەفەرمێ لەم بارە ئەڵێ ئەگەر موسڵمان بۆ حرامە لەسەر بە قەتعی گوێن بدەیت زیندوویە یا مردووە فەرق ناکە ئەگەر موسڵمانیش نەبوو گوێن نەدەین نەبادا خزمەکانی پێیان ناخۆش بێت دڵیان گەردگرە شعوریان بریندار بێت زان چۆن مامەڵە کراوە بۆی شعوری ئەم ئیماندارانە پارێزراو بێت هەمومان ئەو حەدیثەمان بیستووە و بڕێکی زۆرشمان لەبەرمانە ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا هم أما بيستوى بس أو السبب كيشيو أنا سيكوري مالي ومن أجرته وأفرمي بياوكي بير هاتا ناو مزقوتو دوري بيغمر صلى الله عليه وسلم بحشامته جورة دراو الله بيركش دورة وهابتي يا رسول الله برسيارم هيا صلى الله عليه وسلم خلوا يتريش برسياري هبو دانشتو الرجال ندى أفهمه ببطء كما خوانه جوان بوي ايش لسوتي كدانيش طاو نشته بيشو ايش هرهات خوش ويسي دل فرمي ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا بالرزيله ما دام بيره شعوري ببارز بابته بيشو قيناك هستي او كسا باراستني هستكان عبادته زور مهمه اما لقل يكترا امام شوازه ما ملكن هستي يكتر ببارزين اطاي كوري الرباح افرمي الله والله جاري وهي كسي قسم بؤك إن الرجل لا يحدثني بحديث فأنصت له كأني لم أسمعه قط الله كسي قسم بؤك واجوي لي أقرم كأنما بحياتي جوم لنو باش جوان جوي لي أقرم الله والله بيشو أو كسر لدايق بيوشتن بستوه بلا مراعاتي شعوري أم كسائك يا جاري وهي كسي قسائك الله نكون دقسمك أو خرمايتو يخوينا وكيل جرفاني أما أني يكسر كوني كين ضلي أشكيني نا أفرمي عطائي كل الرباح كي شكل تابعيني قول أفرمي جوان جويلي أقرم هيش تلا دايقنا ومن وشتم بيستو بس أبي جويلي أقرم بوي شعوري بارز راوبي بوي هستي بارز راوبي كوتاشد لخزمتنا يشك لها والله ناوي صعب كوري جثامي ليثية صعب طبعا راوشيكي زور كهرامي پیغمبر صلى الله عليه وسلم لحجة الوداع أو كسيك لحجة نابي الروب كاتو خوشي للروب بارزة صعب شو كريشي كيوي طبعا كري كيوي أخري خو أزان كري أهلي ناخري كري كيوي أخري للشرع بينيوتانا كري كيوي بلغ كان تصور كان أفرميت شو يشق لماني الراو كرت لا إحرام أنا بوهشتا وإحرامي نبستو بلان بيغمر صلى الله عليه وسلم إحرامي بستو بيري كردوتي والله خوشويستي ضل دائما حزي للشان بوا تي والله شانيان اللي أكمو إبن بو بيغمر صلى الله عليه وسلم شاني شي ليه كردو هناي بو بيغمر صلى الله عليه وسلم هواري كر يا رسول الله ها أمن بو هناي خوشويستي ضل دي ورنقر شو كل إحرام أبو سيري أمر روايته كان حكيم أفرمي شي صعب شي أفرمي فلما عرف في وجهي رده هديتي أفرمي هستي كل الدموساوما بيمنا خوشك هديك مني رد كردتو شعور بيبرين داربو الله يكسر يتكردموتي أي صعب ليس بنا رد عليك ما قد شتيتو ردناكينو أبدا ولكن حرم بلان إما لإحراما بوين ردي أكمو عاجز نبي أم باراسني شعوري يكترى عبادته والله باراسني شعوري خزانة منالك أما عبادتك زور قورية يعني تبير كانوا للرجل قيامتها بياي وهي لبروي شعوري خزاني نباراستو جواني بيدا قصي بيدا سوكايتي بيدا إيش ده صلاتي نبوة بيدنجي لي كردوه سبحان الله رجل قيامتها لبردم خلائقها أخوات والله لم بياوا أكاتو يان بعكس وآفرتي لقل بياوكا بأدبي كردوه أم بياوكاش بيدنجي لي كردوه ده صلاتي نبوة لقيامتها محاسبة أكره ردي أو اعتباره أو كس أكرته استئم اشتك من هي لقانوني نيو دولتها بيوتي ردي اعتبار وإنسان كان جاري وهاي كسك لو تشتكي نسيبه زري لكسي كتير دابي أبي ردي اعتبار وأم كسب كينو طبعا للشريعة أما دمك هي استوى تقانوني نيو دولتي أو ردي اعتبار أم باراسني أبي شعوري كسكو باراز أجر زانيت شعوري مسلمانك بريندار كردو بتشو شار سريك أما عبادته شون نج أكي أوا شون هاتوي إرد أودان كردو تو بمشوا
هەر ئەو بۆیە ئەبێ زۆر ئاگامان لە شعوری یەکتر بێ لە هەستی یەکتر بێ هەستەکانی یەکتر قسە بۆ ئێمە ئەکەن لەگەڵ یەکترە هەستەکانمان ئەدوێن هەستەکانمان عادزە بن هەستەکانمان ئاشتە بنەوە هەستەکان ئەبێ مراعاتی هەستی یەکترکەین ئەمە بەشێکە لە شریعەتمان بەشێکە لە ئادابی دینمان بەشێکە لە جەماڵ و جوانی ئەم ئیسلامە و ئەم فەرمایشتانەی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم لە خزمەتیان بوو خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە لە هەرچی گوناهمانە ببورە یا ڕەبی خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد خوایە عەفومان کە خوایە بۆ خاتری گەورەی خۆت بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان دامەزراو کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئێمە هەموو هاتوین ئەم شوێنە بۆ تۆ ئاوەدان ئەکەینەوە ئەزانین گوناهبارین ئەزانین بریندارین ئەزانین خەجاڵەتین دەستی ڕەش چاوی ڕەش دڵی ڕەش دەمی ڕەش هاتوونەتە ماڵی تۆ بەڵام ئەزانین تۆ کەریمی کەس لە ماڵی خۆت ناکەیتە دەرەوە و ئێمەش بە کۆڵی گوناهەوە بەرەو پیرت هاتوین مەمان کەرە دەرەوە لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بەزەی بەسەرمانە ببارێنە شەوی قەدر بە قسمەتمان کە باشترین ڕزقی ئەمساڵمان بۆ بنووسە باشترین عیبادەتی ئەمساڵمان بۆ بنووسە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ئەم ساڵی کە بەسەرمانە دێ ئێمە باشترین عەبدەکانی تۆ بین یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە ئێمە لەناو ئاگر و ئاسنا کافران و بێدینان دەورەیان داوین یا ئیلاهی هانای زەلیلی و فەقیری ئەم میلەتە بۆ تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت ئەم شەڕ و ئاشوبمان لێ لات بدە خوایە ئێمە زۆر زەحمەتی و دەردی سەری و ڕاکڕاکمان بینی و خوایە ئاوارەمان مەکەرەوە یا ڕەبی خوایە ماڵ و ئارامیمان لێ تێک مەدە یا ڕەبی خوایە سفرە پڕەکانمان لێ مەگرەرەوە ئەگەر کەم تەرخەویمان کردبێ سوپاسی تۆمان نەکردبێ لەسەر سفرەمان یا ئیلاهی دانیشت بین بە دڵ ئاگامان لە تۆ نەبوو بێ ئەم ڕەحمەتانەمان لێ مەگرەرەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لێ خۆشبوونێکی زۆر گەورە بەسەر ئەم جەمعی ئێمە ببارێنە ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم مزگەوتە ئەم شەو ئەم لاوانە بۆ تۆیان ئاوەدان کردوێتەوە ئەم موسپیانە بۆ تۆیان ئاوەدان کردوێتەوە ئەم مناڵە چاوگەشانە بۆ تۆ ماڵی تۆیان ئاوەدان کردوێتەوە دەی ئیلاهی دڵمان ئاوەدان کەرەوە دەی ئیلاهی تەوبەکانمان لێ قبول کە ئیلاهی تەراویحەکانمان لێ وەرگرە ختمی قورئانەکانمان لێ وەرگرە ذیکر و ئەورادمان لێ وەرگرە دوعاکانمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین خوایە لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە چارەسەری گرفتەکانمان کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت بازاڕەکانمان پڕ بەرەکەت و ڕزق کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە یا ڕەبی خوایە کانیاوەکانمان پڕ ئاو کە ئیلاهی داوات لێ ئەکەین بیرەکانمان پڕ ئاو کە کانیاوەکان هەڵقوڵاو کە دار و بارمان پڕ بەرەکەت کە یا ڕەبی خوایە زەوی و زەرعاتمان پڕ بەرەکەت کە مەڕوو و ماڵاتمان پڕ بەرەکەت کە ڕاتب و معاشەکان پڕ بەرەکەت کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە ئەوانەی کە ماون ئەوانەی کە نەماون لە ژیانە خوایە لە گوناهیان ببورە ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببورە تایبەت ئەو مردوانەی کە کەس نییە دوعایان بۆ بکە و بێنازن خوایە وا ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین خوایە لە گوناهی هەمویان ببورە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین لە خۆشەویستەکانمان ببورە تو گەورەی خۆت لە براو خوشەکانمان ببورە لە خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببورە خوایە لە ڕەفیقەکانمان ببورە لە دراوسێکانمان ببورە لە ئەهلی شارمان ببورە لە ئەهلی کوردستان ببورە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت لێ خۆشبوونێکی وا بەسەرمانە ببارێنە هەر گوناهێ لەمە پێشکردومانە تۆ عەفومان کە هەر گوناهێ لەمە دوعایکەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە یا ڕەبی خوایە عاقبەتمان پڕ خەیر کە یا ڕەبی خوایە ئەو ڕۆژەی کە بە لیقای تۆ ئەگەینەوە خوایە بەسەر عیبادەتەوە بگەڕێنەوە لای تۆ یا ڕەب العالەمین خوایە داوات لێ ئەکەین فەزحمان مەکە لەسەر گوناهەکانمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خوایە ئێمە ئاتاجی ڕەحمەتی خۆین لەسەر مەرگا ڕەحمەت بەسەرمانە ببارێنە مەلائیکەتی خۆت بنێرە بۆ موژدە پێدانمان یا ئەکرەم الئەکرەمین بە ئەهلی بەهەشت و بە ئەهلی ئەولیا قبوڵمان کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ڕەحمەت بەسەر گۆڕمانە ببارێنە
رحمت بسرمانا دابان لروجي زندوبنا ومانا لروجي حشر حساب مانا يا ربي خويا داوات لي أكين بكرمي خوت ورحمتي خوت لي بردي خوت بسرمانا داب بارنا يا رب العالمين إلهي داوات لي أكين بأمتي في غمر صلى الله عليه وسلم قبول مانك بشوين كوتي أور مانقرا لجر سيبري آلاي أوا حشر مانك إلهي داوات لي أكين صلاوي أمز قوتو مجلسي إهم بقينا في غمر صلى الله عليه وسلم يكنا ومن لخزمة بنا يا رب العالمين إلهي أجر إيه مشيابي أو نبوينا ومن لخزمة يابي إلهي داوات لي أكين شياء ومن كبوينا ومن لخزمتي أو قوري يا رب العالمين يا ربي خويا وسيلة وفضيلة في عطاك مقامي محمودي في عطاك تو قوري خوت خويا بلي في غمر ما صلى الله عليه وآله وسلم برستر بكروا يا ربي خويا داوات لي أكين بما كان عبدانك في غمر صلى الله عليه وسلم شانازي من بيوبك يا ربي خويا بدلي أم جنجانا هاور لتو أكين أم جنجة توبة كارانا حبيبي تون وخوشبستي تون أم دعانا بدلي أوان برزكينو بآميني أوان رومان هي برزكينو دي خوايا لمن ورقرا خوايا بمويس في أمر سبيانيك لقل معنا أم دعانا برزكينو بهمتي دسي لرزوكي أوان أم دعانا برزكينو خوايا لمن ورقرا خوايا ببيقناهي أم من الله دعا كان برزكينو بآميني أم بيقناهانا يا إلهي داوات لي أكين دعا كان من جيرابك يا ربي خويا رضا من دي خود بسر معنا ببارنا قبولي خوت من بدري تو قوري خوت قبولي خوت من بدري خويا شلون لمز قوتا أوا كوت كرتينا ولا بهشتا أوا كومان كروا همو من بخزمتي في غمر صلى الله عليه وسلم بقينا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من الشيء أجبوري وخوالي من قبولك